بەڕێزی کە پرسیای نادوە چۆن بزانم جگەرم چەوری زۆرە. طبیعی چەوری جگەر لە هەموو وڵاتە پێشکەوتوەکانە زۆرە، پەیوەندی بە شێوازی ژیانەوە هەیە، دوو خواردنی زۆرەوە هەیە. یەکێک لەو هۆکارانە مەسەلەن خواردنی زۆر و قەڵەوبوونە، یەکێک لە هۆکارەکانی کە ئەو بەڕێزانەی کە نەخۆشی شەکریان هەیە کە واریدە چەوری جگەریان زۆر بێ. ئەم بەڕێزە پرسیارەکەیەوەی ئایا چۆن بزانێت چەوری هەیە؟ لە ڕێگەی هەندێک پشکنینەوە، پشکنینی تیشکیمان هەیە، پشکنینی ئامێری سۆنەر، و بۆ ئەوەی دەرکەوێتەوە ڕێژەی چەوریەکەش چەندە، ئامێرێکی کەمان هەیە کە پێڵێن فایبرۆسکان کە نیسبەی چەوریەکە دەردەخات. دوو ئەگەر ئەمانە مەسەن نیسبەی چەوریەکە زۆر بوو، هەنێ ئەنزایماتی جگەرمانەیە لەگەڵ فعالیەتی جگەرە کە پێویستە بکرێ، لە هەمان کاتا لەگەڵیشیا فەحز بۆ شەکرە بکرێ. شەرت نییە مەسەن هەر ڕێژەی شەکر لە خوێندا بێن، فەحسێکی کەمانەیە کە پێڵێن تەراکمی بەوە باوە HB1C کە ئەمە لەوە چێت لە مودەتێکی پێش دەرکەوتنی شەکرە و بەرزبوونەوەی ڕێژەی شەکرەکە لەگەڵ نیشتنی چەوری ئاماژەیەک بن بۆ توشبوون بە نەخۆشی شەکرە یاخودها یەک تۆزی ماوە بۆ توشبوون بەو جۆرە.